باشە لەسەر دیدگای عێراقیەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا جۆمان لە چەند ڕاوبۆچوونێک بوو، بەڵام من لە ئەستۆدیۆ میوانێکم هەیە حسێن ئەلەسعەد پسپۆڕی کاروباری نێودەوڵەتی لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز حسێن، ئەگەر بە ئێمە بڵێیت هەڵبژاردنەکانی ئەمریکا یان ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەمریکا چەندە بۆ عێراق گرنگە و کاریگەری لە سەر سیاسەتی ئەمریکا لە عێراق چیە بێت؟ نعم، تحية لكم سيدي العزيز ولقناة لتو لكنال برزكتان ولتواوي بينرا بيغمان هەڵبژاردننی ئەمریکا یەکێکە لە گرنگترین هەڵبژاردنەکانی جیهان، چونکە سیاسەتی نوێی خۆ لە تەواوی ناوچەکە و جیهان جێبەجێ دەکات. بۆیە عێراقیش بەشێکە لەم جیهانە و هاوکات محورێکی گرنگە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست کە ئێستا لە قۆناغێکی پڕ لە قەیران تێدەپەڕێت. بۆیە کۆماریەکان و دیموکراتەکان هەوڵیەوە دەنکەوە ئایندی خۆیان بچەسپێن لە وڵاتە و بە تایبەتی سیاسەتی خۆیان لەبارەی عێراقەوە دیاری بکەن لە ڕووی ئایندیەوە. لالایەکی دیکەوە تەنانەت ئێستا دەزانین کەوە ناوچەکە تووشی گێژاوێکی گەورەی توندوتیژی بووەتەوە لەلایەنێک محوەری مقاومە، هاوکات لالایەکی دیکەوە ئیسرائیل لە کێشەیەکی زۆردایە. بۆیە کێشەیەک هەیە لە ناوچەکەدا. سیاسەتەکانی ئەمریکا لەلایەن دیموکراتەکان و کۆماریەکان جیاوازە، بۆیە پێشبینیەکان ئەوەیە بۆ ئەوەی کەوا ئەم دۆخە فراهم بکرێ. زۆر باشە. بەڕای جەنابێ کامیان تێڕوانین و سیاسەتەکانی باشترە بێت سەبارەت بە عێراق، هاریس یان ترامپ؟ نعم سيدي العزيز، بەڵێ من وەکو وتمە وایە جیاوازی هەیە، بەڵام لە ئەنجامدا هەردوو لایەن هەر یەکن، چونکە سیاسەتی دەرەوەی ئەمریکا سیاسەتێکی سەقامگیرە و جێگیرە. لەگەر سەیری ساڵانی ڕابردوو بکەین هەموو ئەمە دەبین بە شێوەیەکی بەردەوام. بۆیە وەکو ئێوەش دەزان ئەمە تەنیا ڕوویای سەرۆکی ئەمریکا نییە، بەڵکو حکوومەتی ئەمریکی تەنیا حکوومەت نییە، بەڵکو ئەمە ئیدارەیە، چونکە بڕیارەکان هەر لەوێوە دەردەچێت. ئەو بڕیارانێکەوە سەرۆک دەی دەکات پێویستە کۆنگرێس پەسەندی بکات، هاوکات ئەنجومەنی پیران و سناتور بە هەمان شێوە. بۆیە بڕیارەکە بە هاوبەشی لە نێوان دیموکراتەکان و کۆماریەکان دەردەچێت. بۆیە ئێستا شتێکی سەختە کەەوە یەکێک لە پێکاتە یەکێک لە پێکاتەکان بتوانێت زۆر ڕەها بەدەستبێنێت. بۆیە بڕیارەکان ناتوانرێت بێ ڕوویای سیاسی کۆماریەکان و دیموکراتەکان وەربگیرێت، بە تایبەتیش بڕیارەکانی تایبەت بە جەنگ یان ڕێککەوتنامەکان. هەموو ئەوانە بەشێکە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا، لەگەڵ ئەوەدا بۆ عێراق بێ یان بۆ هەر وڵاتێکی دیکە بێ. بۆیە هەندێک جار تێکتێکی پەیڕەوکردنی سیاست هەندێک جار گۆڕانکاری بەسەردادێت لایەن هەردوو لایەنەوە. زۆر باش. هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا هاوکاتە لەگەڵ بوونی کۆمەڵی کێشە و گرفت لەسەر ئاستی گیان، بە تایبەتی دوو شەڕی گەورە هەیە، یەکێکیان لە نێوان ڕووسیا و ئۆکرانیا و دانێکیان لە نێوان ئیسرائیل و ژمارەیەک وڵات و لایەنی دیکەدایە. ترامپ لە قسەکانیا زۆر جارەوەی دووپاتە کردەوە ئەگەر من سەرۆکی ئەمریکا بوومایان نەمەهێشت ئەم شەڕانە ڕۆ بدات. بەڕای ئێوە ئەگەر ترامپ دەرچێت ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ڕاگرتنی ئەم شەڕانە؟ نعم سيدي العزيز، بەڵێ لە سەرەتادا دوای چەندین ساڵ و چەندین ئەو پێکدادانێکەوە هەیە لەلایەن ئیسرائیلەوە بۆ باشووری لوبنان و لایەکێکەوە بۆ فەڵەستین. ئەمە پێمان دەڵێکەوە هەندێک قسە هەیەکەوە جەنگوتایی پێهات بێت، چونکە ئیرادەی سەربازی خۆی لە ناوچەکەدا سەپاندووە. بۆیە
باز لە هەندێک ڕێکەوتنامە دەکرێت و باسی ئاشتێک لە ناوچەکەدا بۆیە هەڵبژاردنەکانی ئەمریکا هەندێک زار لەوانەیە لێدوانی وا هەبێت کە تایبەت بێت بە کەشی هەڵبژاردنەوە بۆیە لەبارەی ڕویاشەوە ئەوانە خۆ دەتوانن بڵێن لەسەر ڕۆژڵاتی ناوەڕاست وەکو ئەوە دەبینێتەوە کاریگەری بەسەر ڕۆژڵاتی ناوەڕاستەوە هەبێ و کێشەکان ڕۆژڵاتی ناوەڕاست کاریگەری بەسەر هەڵبژاردنەکانەوە هەیە بەڵام کاتێک سێری هەڵبژاردنەکانی بانگەشی هەڵبژاردننی دۆناڵد ترامپ بکەین هەموو لێدوانەکانی زۆر دوور بوو لە ڕاستیەوە تەنانەت کە بووە سەرۆکی ئەمریکاش ئەمەش شتێکی دیکە بوو بۆیە هەموو لێدوانەکانی کاتی بانگەشە ناتوانین زۆر بە هەندوەر بگیرن چونکە زۆر زار دەگۆڕێت و هەندێک زار کاریگەری بەسەر هەستیاری خەڵکەوە هەیە بۆیە ئەم زۆر لێدوانە دەدرێت بۆیە من باوەڕم وایە پاڵپشتەکانی ئەمریکا بۆ ئیسرائیل ناوەستێت هاریس بێ یان ترامپ بێ و تەنانەت هەموو چەک و زمەکانەکانیش بەردەوام دەبێت بۆ ڕۆژڵاتی ناوەڕاست لە پێناوەیەکەوە پاڵپشتی ئیسرائیل بکرێت چونکە سیاسەتی دەرەوەی ئەمریکا شتێکی جێگیرە گۆڕانکاری ناکرێت ئەگەر هەر کاتوو پرۆژەیەکی دیکە هەبێ بۆ ئەوەی کەوە لە ئێران ڕابگیرێ ئەمە بەم شێوەیە بەردام دێت بۆیە من باوەڕم وایە ئەم دۆخە بە هەمان شێوە بە هەمان منطق و لۆژیک دەمینێتەوە کە بریتە لە ئیرادەی سەربازی ئیسرائیل و خۆی دەچەسپێنێ بۆ ئایندەی ئەم ناوچەیە بەڵام یعنی تێڕوانینی دیموکراتەکان و کۆماریەکان زۆر جار لە ئەمریکا بۆ چارەسەرکردنی کێشەکان جیاوازی هەیە یعنی هەندێک جار نەرمتر یان تونتر ینی بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەبینین لەلایەن کۆماری و دیموکراتەکانەوە ڕەنگە ڕاستە سیاسەتی دەرەوەی ئەمریکا گۆڕانکاری بەسەرا نایەت بە گۆڕانکاری لە سەرۆکی ئەمریکا تا ڕاکێت بەڵام بینیومانە ینی لە ماوەکانی ڕابردووە بەڵێ بەڵێ ئەمە ڕاستە ئەمریکا بۆ چوونەکان خۆ لەلایەن سەرۆکانشەوە بۆ ناوچەکە بێیان بۆ هەر ناوچەشتیگە بێگومان ئەمە جیاوازی هەیە بەڵام ئەمە ڕێگری لەوە ناکات کەەوە ئیسرائیل ئیرادەی خۆی ئێرادەی کردی خۆی لەم بارەوە بەلاوە بە بۆ ئێستا کاتێک سری ئیسرائیل دەکەین لە ڕووی سەربازیەوە ئێمە دەرفەتێکی باشە بۆ ئیسرائیل کەوا تەواوی مەرزەکانی خۆی بەسەر ناوچەکەدا بسەپێنێت خۆ کاتێک سەیری 30 ساڵ ڕابردوو دەکەین ئەمە ئێستا دەرفەتێکی باشە چونکە ئیسرائیل ئێستا خاوەن براری خۆیەتی و چی بێوێ دەیکات و دەیچەسپێنێت هەموو لێدوانەکانی ئەمریکاش ئەوەیە بۆ ئەوەیە کەوا سەرۆکەکان یان کاندەکانی سەرۆک خۆیان دوور بخەنەوە لە ئەو گێژاوێکەوە لە ڕۆژڵاتی ناوڕاستەیە بۆیە ئەم لێدوانانە لە پێناو ڕاکێشانی دەنگ و لێدوانی دیبلۆماسیانەیە بۆیە دەتوانم لێ بە شێوەیەکی ڕەها ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ دیدگای ئیسرائیلە و هاوکات پاڵپشتی دەکات و ئیسرائیلیش لەم ڕێگەیەوە هەندێک مەرزی خۆی دەسەپێنێت بۆ سەر ئەمریکا بۆ ئەوەی پاڵپشتی خۆی وەربگرێ زۆر باشە لەسەرم بابەتە جالیەی جوو لە ئەمریکا و جوەکان بەعام چەند کاریگەریان هەیە لە دەستنیشانکردنی سەرۆکی نوێی ئەمریکا بەڵێ باوەڕم وایە دەنگدەری ئەمریکی گرنگترینشت بۆ دەنگدەران پرسی ئابووریە بۆ ئەمریکا بۆیە هەندێک کێشە هەبوو لە ڕابردوو لەبارەی ئابووریەوە کەوا ئەو سیاسەتەی هەبوو ئەمەش کاریگەری بەسەر تەواوی ئەمریکا بوو بە تایبەتی تێپەڕاندنی پەتای کۆڕۆناکە ئەمەش کاریگەری هەبوو بۆیە هاوڵاتی ئەمریکی ئێستا تەواوی سیاسەتەکان پشتگوێ دەخات ئەو گرنگی بە ئابووری دەدات گرنگی بە خۆشگوزەرانی خۆی دەکات ئەگە بێت و باسی لۆبی جوو بکەین بێگومان ئەمە هەیە هاوکات کاریگەریان هەیە بەڵام خۆتان دەزان لە ئەمریکا زۆر لۆبیەکی زۆر هەیە هەموو ئەوانە هەوڵی ئەوە دەنکەوە هەستیاری خەڵکە بۆ خۆیان ڕابکێشن بۆ نمونە هاریس لە ئەریزۆنا هەوڵی ئەوە دەدات یان لە میشیگن بە هەمان شێوە ئەوانەی کەوا ڕەش پێسن هەوڵی ئەوە دەدات هاریس دەنگی ئەوان بەدەست بێنێ بەڵام ترامپ هەوڵی ئەوە دادکەوە
ئەگەر بێت و بە ئەمریکی بڵێن هەوڵی ئەوەدات کە دەنجی هیندە شوورەکان بۆ خۆی یەکلایی بکاتەوە تەنانەت لۆبی ئیسلامیان هەموو ئەوانە لە ڕووی ژمارەوە ژمارەیەکی زۆر نین بۆیە لەوانەیە کاریگەری هەبوو بێ بۆ ئەوەی لایەنەکان دەنجی خۆیان لێ ڕابچێشن. زۆر باش ئەگەر بێنێ ناوخۆی ئەمریکا ینی لەسەر ئاستی ئەمریکا هەموو لایەکمان نەزانین زۆرترین بابەت کە لای هاوڵاتیانی ئەمریکی و قسەی لەسەرەکرێ بابەتی چاکردنی ڕەوشی ئابووری یان گۆڕانکاری لە بارودۆخی ئابووریە کە ئەوان بە خاڵی یەکەم تەماشایەکەن لەم هەڵبژاردنانە بەپێی و بە دوواداچوونانەی کە لە ناوەندەکانی توێژینەوە ئەنجام درراوە بەڵام کێ لەوان ترامپ یا هاریس کامیان بەرچاوترن یان کاریگەرترن بۆ ئەوی بتوان گۆڕانکاری لە بارودۆخی دەنگت پچرا باشە من وتم کە بابەتی ئابووری یەکێکە لەو بابەتانەی کە بەلایەن هاوڵاتیانی ئەمریکیەوە زۆر گرنگە لەم هەڵبژاردنەدا کە ئەوان زۆر جەختی لەسەرەکەنەوە هەردوو سەرۆکیش لە بەرنامەی کاری خۆیانە قسەیان لەسەرەوە کردویان لە هەڵمەتەکانیانە لەسەرەوە قسەکەن کە گرنگی بۆ بابەتەیەن سەر ڕای کۆمەڵی بابەتی دیکە کامیان هاریس یان ترامپ ئەتوانێت ئەو گۆڕانکاریانە یان بارودۆخی ناوخۆی ئەمریکا لە ڕووی بەرەو باشتر ببە. بەڵێ ڕوونە ئەمریکا ماوە تووشی قەیرانی ئابرووەتەوە هەموو ئەو قەیرانێکەوە ئێستا هەیە لە ئەنجامی ئەو کەڵەکەبووی دۆخی بابلین کاتی پەتای کۆڕۆنایە ئێستا ڕنگدانەوەی ماوەتەوە بەسەر ئابووری ئەمریکا و هاوکات بێگومان لایەن حکوومەتی ئەمریکاوە چەندین هاوکاری پێشکەشی هاوڵاتیان کراوە هاوکات ئەو هەڵاوسانێکەوە هەیە لە ناوخۆی ئەمریکا ئەو کێشەیەکەوە هەیە هەوڵی ئەوە دەکەوە ئەمە چارەسەر بکرێت لە ڕاستیدا هەم هاریس و هەمیش ترامپ هەوڵی توانای ئەویان هەیە کەوا بتوانن ئەم کێشەیە چارەسەر بکەن و دۆخی ئابووری ئەمریکا چاک بنەوە چونکە ئەمریکا خۆخاوەن دامودەستگای ئابووری زۆر بەهێزە لە ڕووی ئابووریەوە زۆر بەهێزە دەتوان لە ڕێگەی هەندێک بازەوە یان لە ڕێگەی کۆمپانیاکان و هاوکاریەکانەوە دەکرێت کەوە هەردوو کاندید دیدگایەکیان هەیە بۆ چارەسەرکردنی دۆخی ئابووری ئەمە پێویستی بەکاتە زۆر باشە ینی بەپێی بە دوواداچوونەکانی کوردستان 24 بارودۆخی ئابووری لە سەردەمی ترامپە باشتر بووە تا ئەوەی کە جۆ بایدن هات ینی بەپێی بە دوواداچوونەکان لە سەردەمی جۆ بایدندا بارودۆخی ئابووری بەرەو خراپتر چووە ئەمە هەلێک ناداتەوە بە ترامپ کە خەڵک ینی دەنجی پێبدات بۆی جارێکی دیکە بێتەوە بارودۆخی ئابووری چاک بکات. بەڵێ ببوورە ئەگەر ترامپ بگرێتەوە مەبەستی چی بوو؟ باشە ئەگەر هاوکارانمان هاوکار بن لەگەڵمان مەبەستمان لەوە بوو بە پێی و بە دوواداچوونانەی کە کوردستان 24 کردوێتی بارودۆخی ئابووری بەڵێ گەیشت بەڵێ با ئێمە واقعی قسە بکەین ئەگەر کاتێک دۆناڵد ترامپ هاتبوو بێگومان ئەو کات کۆڕۆنا نەبوو بۆیە ئەو کێشەی ئابووریەکەوە لە ماوەی ڕابردوودا بینی ومان خۆتان دەزانن کۆڕۆنا بووە هۆیەوەیکەوە ژیانی ئابووری بوەستێت لەگەڵەوە هاوڵاتی ئەمریکی لە ماڵی خۆیدا دەمایەوە و 5,000-6,000 دلار پارەی وەردەگردا حکوومەت ئەم پارێکەوە درا بە هاوڵاتیان بووە هۆی ئەوەی کەوە کاتێک بایدن هات بووە هۆی ئەوەی کە کەڵەکە بوویکی زۆر گەورە لە بازاڕەکان بۆیە بووە هۆی کێشەی ئابووری لە ئەمریکا دوای لەبارەی گەڕانەوەی ترامپ یان هاریس بێ لەوانەیە ئەمریکا خەڵکی ئەمریکا سەیری ئەوە بکاتکەوە ترامپ لە ڕووی ئابووریەوە باشترە بەڵام سەرای هەموو ئەو بابەتە توانمەوە بڵێم ئەگەر بێت و باسی بایدن بکەین ئەگەر بایدن کاندید بە ترامپ بێگومان دەیبردەوە بەڵام هاریس بوونی هاریس هێزی هەیە لەبارەی دیدگای ئابووریەوە دیدگایەکی تەواوی هەیە پرۆگرامێکی باشی هەیە بۆ چارەسەرکردنی دۆخی ئابووری بۆیە هاریس خاوەن پلانێکی واقعیە بەڵام ترامپ وەک ئەوەی کەوا لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا یان دووبارە
گەشانەوەی ئەمریکا بێ ئەمە بۆیە من باوەڕم وایە هاریس زیاتر چارەسەری واقعیانی هەیە بۆ کێشەکانی ئەمریکا بۆیە ئەمە یەکێک لە پرسەکان. بەڵێ یانی ئەگەرچی پێشبینیەکان ئەوان کە تا ڕادەیەک دەنجی ئەم دوانە لە پێشبینیەکانە نزیک لێیەکن بەڵام تۆ خۆت پێت وایە کامیان ئەگەری زیاترە بێتە سەرۆکی ئەمریکا لەم هەڵبژاردنا و بۆ نعم سيد العزيز طبعا في كل انتخابات بەڵێ لە هەموو هەڵبژاردنەکان نزیکبوونەوەیەک لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکان هەیە ئەگەر بێت و ئەمە بە هەند وەربگرین دیموکراتەکان خۆیان بە زیاتر هەژدە ویلایەتیان هەیە هاوکات کۆماریەکان ئەوان کەوا ئەوان بە کۆماری هەواوە ئاماژی پێدەدەن 19 ویلایەتە بەهێزن بۆیە هەندێک ویلایەتن کە بە ویلایەتی خۆڵەمێشکە پەنسیلڤانیا میشیگەنە ئەریزۆنەیە ویسکەنسنە تەنانەت نۆرث کارۆلاینە هەم ئەو حەوت ویلایەتە ئەمە پرسەکە یەکلایی دەکاتەوە خۆتان دەزانن کەوا سیستەمی هەڵبژاردننی سەرۆکی ئەمریکا ئەمە لە ڕێگەی نوێنەرەکانەوە دەکرێت بۆ نمونە لە پەنسیلڤانیا 20 مەندووبی هەیە ئەگەر بێت و هەر لایەنێک بگاتە زیاتر ئەو دەنگێکەوە ئەویتکە هەیەی ئەمە دەبێتە هۆی ئەوەی کەوە لایەنەکەی دیکە دەبێتە براوە دەبێت بۆ نمونە کۆماریەکان براوە دەبێت بۆیە لێرەدا لەم ویلایەتانەدا ڕکابەرێتێکی توند هەیە تەنانەت بانگەشەکانیش بەم شێوەیە بوون چونکە ئەوان پارەی خۆیان لە ویلایەتانە خرج ناکەن کەوا دەزانن و گەرانتین لەوێ چونکە ئەوان تەنانەت پێویستیان بە یەک دەنجش هەیە لەم ویلایەتانەدا ئەو کەسێکەوە سەرکەوتوو بێ پێویستی بە یەک دەنجیش هەیە ئەمە لەم هەستیاریەدایە بۆیە هاریس پێشتر شە ساڵی تەواو کردو ئەمەش شەستەمین هەڵبژاردنە بۆیە من باوەڕم وایە ئەخۆ ئەمە با بڵێن شتێکی پێشبینی کراوە کە لە تەمەنی 6 ساڵیدا شەستەمین هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا ببیتەوە سەرکەوتوو بیت لەوانەیە ئەمە بێتە ئەوەی هۆی ئەوەیەکەوە یەکەم ئافرەتکەوە بێ بە سەرۆکی ئەمریکا. زۆر باشە ئەگەر لە ڕووی کەسایەتیەوە ئێمە لە کەسایەتی هەردوو بربژێری سەرۆکایەتی ئەمریکا بڕوانین بەلای ئێوە طبعاً کەسایەتی کاریگەری خۆی هەیە لەسەر ڕای دەنگدەر بۆ ئەوەی دەنجی خۆی ینی دەنگی ئەو دەنگدەرە ڕاکێشێت ئەگەر لە ڕووی هەردوو کەسایەتێکەوە هەڵسەنگاندنێک بکەین پێت وایە چۆن باس یان تۆ چۆن باس لە کەسایەتی ترامپ لەگەڵ هاریسەکەیت؟ نعم سيد العزيز حقيقة إلى يعني نشاهد ئەگەر سەیری کەسایەتی ترامپ بکەین لە هەڵبژاردننی ڕابردوودا کاتێک شکستی هێنابوو دفع بجمهوره باتجاه الكونغرس لعدم هەموو لایەنگرەکانی چوونە کۆنگرێس کاتێک بایدن سەرکەوتوو بوو هاوکات ئەمە ئەنجامەکان کلای بووە بەڵام من باوەڕم وایە ترامپ ڕوحێکی ڕکابەتی هەیە کەوا هەوڵی ئەوە دەدا دەتوانێت لەم هەڵبژاردنش بە هەمان شێوە بەردەوام بێ بەڵام هاریس ئەگەر بێت و سەیری مێژووی سیاسی ویداری هاریس بکەین دەبینیکەوە لە ڕووی دیپلۆماسیەوە ئەزمونێکی زۆر گەورەی هەیە هاوکات ئەزمونێکی فراوانی هەیە لە ئیدارەدان و سیاست لەگەڵەوەدا کەسێکی پەسەندە لایەن کۆمەڵگەی ئەمریکی هاوکات دەبێ ئەمە بزانین دەنگدەری ئەمریکی زیاتر سەیری ئامانجەکان دەکات واتە سەیری ئامانجی لایەنەکان دەکات کاتێک گەنجەکان ئێستا سەیری لایەنەکان دەکەن بە تایبەتی لەبارەی با بڵین ڕەگەزخوازی یان هەموو بابەتەکانی کەوا لە ئەمریکا ئێستا بووە هەموو خەڵک ئێستا لەم بابەتانە دەڕوانێت بۆیە کاتێک سەیری کاندەکان دەکەین دەتوانین بڵین کەوا کەسایەتی هاریس کەسایەتێکی هاوسەنجی هەیە لە ڕوبەڕووبوونەوەی هەموو کێشەکان هاوکات
لە کاتی تێکچوونی تەندروستی باینیش ئەو بەدیلێکی باش بوو بۆ ئەوەیەکەوە دوای ترامپ دوای بایدن ئەو کاندیکرێتەوە تەنانەت هەندێک جیاوازی چکمیشیان هەبوو. زۆر باشە حسین ئەلەسعەد پسپۆڕی کاروباری نێودەوڵەتی سپاس بۆ جەنابتان کاتمان گرتن کە لە بەغداوە ئەم ماوە لەگەڵ ئێمە بوو سپاس.